ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بە سەرۆکایەتی محەممەد شیاع سوودانی بەڕێوەچوو بەبێ ئەوەی باز لە کێشەکانی پەیوەست بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و کێشەدارایەکان و بابەتی بە بانکیکردنی موچی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت. ئەماج محمود هەرکی پەرلەمانتاری عێراق بە کوردستان 24 ڕاگەیان وەزیری دارایی فیدراڵ راپۆرتی ئامادە نەکرد بوو، بۆیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی موچە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نەکراوە و تەیب سامی نایەوێ کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێن. ئەنجومەنی وەزیران هیچ باسێکی ئەوتۆ لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکراوە و هەنجەتەکەش دەگەڕاوە سەرەوەی کە یەک لەو ڕەفیقانەی بوو معلومات پێدام کە وەزیرەی مالیە هیچ راپۆرتێکی حاضر نەکرد بوو تاکو بیخاتە بەر ئەنجومەنی وەزیران و گفتوگۆی لەسەر بکەن، کە ئەمەش دەلالەت لەوەی دەدا لە وەختێکی ئەوها سەخت بۆ سەرفەرمانبەرانی هەرێم کە نزیکەی ئەوە 90 ڕۆژی تر تەواو دەبێت لەو نزیکانە کە نزیکەی 70 ڕۆژە دەبتە مانجی سێم کە موچان وەرەگرتووە، کە ئەمەش بیانوەیە کە ئەویش ناوێ هیچ پێنگاوێک بە وەزیرەی مالیش ناوێت هیچ پێنگاوێک بە تاکو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێتن. بەڕێز شیروان دووبەردانی پەرلەمانتاری عێراق سەبارەت بە چارەنووسی موچە لە چوارچێوەی ڕێکەوتنی هەولێر و بەغدا لەگەڵمانەکە. شیروان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێن. کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران باسی موچە نەکرا تایە و لیژنەکان کاروبارەکانیان تەواو نەکردویان چیتر هەیە جیاواز لەمە؟ سوپاس ناوا دیارە بەغدا بەردەوام با بڵێن سقفەکەی داواکاری خۆی هەر کاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێکەوتنانی کار واژوو دەکات یان ڕێکوتن دەگەڵ بەغدا دەکات کە دەگەنە قۆناغی کۆتایی کە جێبەجێ بکرێت لای بەغدا و لا هەرێمی کوردستان، دەبینین بەغدا چ لە ڕێگەی هێرشکردنی سەر هەرێمی کوردستان بە چەک و بە درون لەسەر هەرێم کە پێشماوێکە دیتمان چ بە بیانوێکی تازە لەسەر حکوومەت هەرێمی کوردستان. ئەوەی کە جنابتان زانن ڕێکەوتن کرا دەگەل حکوومەتی بەغدا و دەگەل هەرێمی کوردستان کە چەند بابەتێک بی کۆتای پێهات کە لەسەر یاسا و لەسەر دستور و لەسەر یاسای بودجە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم کە ڕۆژی چوارشەممە کە ئەو ڕێکەوتنی ئەوەی بەغدا ویستی ئەو مەرجانێ ئەو تێبینی کە بەغدا ویستی کە سەرۆک حکوومەت لەگەڵ ئەنجومەن واژویان لەسەری کرد دوای فشارێکی زۆر لای جەناب سەرۆک مەسعود بارزانیە سەرۆک حکوومەتەوە بەڕێز کاک بافلەوە کە موچەی 5 مانگیان هەنارد وابوو کە موچەی مانگی 6 بێت بەس بەداخەوە دووبارە و سێبارە حکوومەتی بەغدا پامەندینە و لەگەڵ ڕێکەوتنیان ئەو واژوی کاوانیان کردیان ڕێز لە قسەکانی خۆیان لە ئەو ڕێکەوتنە بگرن. دەبینین ئەو ڕۆکەش کە لە شاندی حکوومەت هەرێم لە بەغدانە ئەوانەی بەغدا پێویستێبی جێبەجیان کردیە هەستان داوای داهاتەکانی نانەوتی کە لە ناو هەرێمی کوردستان کە 100% دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پابند بیت. ئەوەش لە یاسا نییە لە دستوریش نییە. باشە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بەڕێ دەڕوادیان ئەو وەزارەیە داو دەستگەی حکوومەت و نەخۆشخانە و پێشمەرگە و پۆلیس و ئاسایشەوەن هەم پێویستیان بە ڕۆژانە بە پارەی تەشغیلیە و نەسریە و خواردنە یا موچەی تەشغیلی پێمان نادەن، موچەی پەڕەپێدان نادەن، موچەی بەرهیمان نادەن، وەرە هەموو داهاتەکان تەسلیمان کە نەوتەکەش تەسلیمان بکە ئاو کەهرەب و هەموو داهاتەکان تەسلیمان بکە بەس ئەمە حتا منەت لە سەرمان بکەن وەکو بەس موچە خۆران. ڕاست ئەمە بۆمە زۆر گرنگە لە بۆ حکوومەت و لە بۆ خۆمان کە موچە خۆران لە کنمان هێلی سوورە بەس ناکرێت ببنە ئەو قۆناغی کە بەغدا بەو حالەتی کە دەکات کە کۆتایی بە هەرێمی کوردستان قەواری هەرێمی کوردستان بنیت کە ڕۆژانە سەخپەکەی خۆی برند بکە لە بەرامبەر هەرێم. گوتیان 90 گوتمان ئەوە 90 گوتیان 120 میلیارد گوتمان ئەوە 120 میلیارد گوتیان لیژنە پێک دێت باوە بڕێن بزانین حکوومەت چی هەیە و چی نییە. حکوومەتی هەرێم گوتی فەرموکەنە بکەنەوە هەرێمی کوردستانەوە لە پێشتەنە دیوانی چاودێری راپۆرت خۆی بلند کرد لە بۆ بەغدا هەستا گەشتە بەغدا کە موچەی مانگی 6 هەنار دەبرێت و حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی وتیەوە 120 میلیارد لە بۆ مانگی 6 ئەمە ئامادەی نەگوتی نا ئەمە 120مان ناوێت ئەمە دوێتمان 100% یعنی دەبی داهاتەکانی ناخۆش یعنی 300 میلیارد 400 میلیارد ئەگە حکوومەتی هەرێم خاوەنی 300-400 میلیارد پێویستیمان بە بەغدا نییە. هەرێمی کوردستان یان حکوومەتی هەرێم مانگانە زیاتر لە 200 میلیارد پێویستی پێ بەس بۆ تەشغیلی دام و دەستگە وەزارەتەکانی هەرێمی کوردستان. معقول نییە ئەوەی بەغدا و ڕۆکا و زولمێ تعدای دەکات
1,200,000 زیاتر بکاتە قوربانی بکاتە ئامانجی زەختێکی سیاسی یان زۆر باشە هەر بژاردن یان لەبەر سرنجی شەقامەکانی شیعی هەندێک لایانی سیاسی بەداخەوە. کاک شیروان شاخەوان عەبدوڵڵا ئەڵێت ڕێکەوتن لەبارەی نەوت گەشتۆتە قۆناغی کۆتایی وردەکاری ئەو بابەتە چییە؟ برای بەڕێزم ئەو مەلەفەی نەوت بەڕێوە باش دەچیت دەگەل وەزارەتی نەوت و دەگەل کۆمپانیەکان و وەزارەتی سامانە سروشتی گەشتیتنە ڕێکارەکانی کۆتا ئیجرعاتی چۆن نەوتەکە هەناردەی جیهانی تورکی بکرێت. ئەو بابەتە زۆر باشە ئەوەی کە ئاگادارین کە زانیاریمان هەیە ئەگەر سوبەی دووبارە وەزارەتی نەوت یان سۆمۆ ئەوش بیانوک دیکە نەدیمتەوە لە بەرامبەر حکومەتی هەرێم و یان کۆمپانیەکانی کە هەنا ئەوڕۆکە ئەمە هیچ متمانە لەگەڵ بەغدا نەماوە بە ئەگەر دەژێن واژوو دەکەین ڕێکەوتون دەکەین دوای ڕۆژ دیکە دەڵێن نەخێر ئەمە ئەوانش دەوێت یعنی سەقفەکە خۆیان بلند نەکەن با حکومەتی هەرێم جێبەجێ نەکات. مایتەوە بابەتی تەوتین یعنی هێزەکانی عێراقی بە تایبەت حەشد شەعبی تەوتینی نییە ئەوڕۆکە دەبینین نەشر و فەسڵ و زەقت و هەموو لەسەر هێزەکانی حەشد شەعبیە زیاتر لە 300,000 کەس تەوتینیان نییە خلال 10 ڕۆژ هاتە دەوام هاتنان دەکسەر فەزلەکەن خێر کەسەکەن شوێنەوی تەوتین نەکرایە مەتاری نەجەف داتەکان نزان بۆ چێیە دەواازەکان نزانین ئەوڕۆکە شارتم پێدا کە ئەوڕۆکە ئەو حکومەتێ بەغدا ئەو وردبینی دەگەل حکومەتی هەرێم دەکات ئەگەر بێت دەگەل مؤسساتی عێراق و وەزارەتەکان و پارێزەکان بکات و سنوورەکان و دەواازەکان بکات ئەمە پێویستیمان بنەوت نییە بەس ئەوەی کە داهاتەکانی لە عێراقەیە بۆ تێرای موچە و تێرای هەموو دەکات بەس بەداخەوڕەکە ئەو گەندەلەی زۆرە هەیە کە لەسەر ئاستی عێراق هەر لە مووسڵ حتا بەسڕا کە بە تریلیۆنات دینارە ڕۆژانە گەندەڵی هەیە هیچ وردبینی لەسەری نییە بەداخەوە هەندێک ئەندام پەرلەمانی خۆمان کە کوردن یا هەندێک لەیانی سیاسی ئەوانش داپۆشینیان کردیە لە بۆ ئەوانە یان ڕۆژێک بەحسی ئەو گەندەلیە بکەن هەر ڕۆژ هێرش دەکەنە سەر حکومەتی هەرێم و سەر کوردستان و ئەو فەقیر و هەژاریان کردی ئامانجی هەندێک لەیانی سیاسی لە بۆ خاتر چەند دەنگ و چەند کورسی لە بۆ خۆیان بەرز بینن. باشە کاک شیروان یان ئێستا خاڵی کۆک و ناکۆکی ئەو لێر و بەغدا چییە لەسەر چییە خاڵەکان؟ خاڵەکە گەشتگە قۆناغێکی کە حکومەتی بەغدا داوای داهاتی 100% لە حکومەتی هەرێم دەکات. حکومەتی هەرێم پابەندە ئەو 120 ملیارەی کە سەرۆک ئەنجومەن و ئەنجومەنی وەزیرانی عێراق شوازویان لەسەر ئەو ڕێکەوتون کردگا دەگەل ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێم ئەو سێ خاڵانەکە حکومەتی هەرێم پابەندە کوێ بەغدا نەوتەکەش دەستیم سۆمۆ بکرێت و هەستا گوتی ناوەڵڵا ئەمن دەوێتم 100% ئاو کە هەرە بوو چتانی لە هەرێم کوردستان تەسلیم بکەن معقول نییە تو دەهاتەکان هەموو تەسلیمی بەغدا بکەی بابەتی تەوتین بابەتی تەوتین نە ئەمن ئەوە 80% زیاتر هەژماری من تەواوی کردن نە دەبیت بێت بەنقی ڕافیدێن و ڕەشید و ئەوانەش گوتە حکومەتی هەرێم گوت ئێمە ئەوەی کە زانیاریمان هەیە شاندی حکومەت گوت ئێمە کێشەمان نییە بەخێر بێن سەر چاوان بانوسراوی فەرمی لۆمان بکەن لە بۆ وەزارەتی دارایی با ئیمکانەتی خۆیان ئەوە ئوسولە ئەوە یاسایە دەڵێت نا ئەمە نووسراویش ناکەین دەبێت دەنگۆ ڕازی بن یعنی ئەوڕۆکە یعنی دەوێتیان ئللا ڕێکەوتن یان حکومەتی هەرێم ئەو خاڵەکانی ئەو مەرجانی ئەوەیە کە حکومەت هەرێم جێبەجێ نەکات بۆ ئەوە موچە نەنێریت و ئەو هەفتەیە تازە موچە نییە هەفتەی دابێت ڕۆژی سێشەم حتا ئەنجومەنی وەزیران کۆ ببتەوە حتا لەجانەکان تەواو بیت ئەگەر هاتو ئەنجومەن دەنگی لەسەر موچەی هێناردەوەش طبعاً ئەوە یەکەمین جار ئەمە بدین ئەنجومەن بەرپرسە لەسەر موچەی خۆران یان لەسەر فەرمانبەران تشتی وانە بودجە مەوجودە دەنگمان لەسەردایە پشکی هەرێمی کوردستان لە 12.67 تقریبا دەگەت 21 تریلیۆن دینار عێراقی حکومەت هەرێمی 4 تریلیۆنی وە نەگرتیە نەلتیزان بە بودجە دەکەن حکومەتی بەغدا نەلتیزان بە ڕێکوتن دەکەن دێن جەماعەتی خۆمان بەداخەوە هەندێک لایانی سیاسی بۆ بەرژەوەندی خۆیان و حزبەکەیان و هەندێک دەن هێرش دەکەنە سەر حکومەت هەرێم ئەمە نەدفاع لە حکومەت هەرێم دەکەین نە مەسەلە ئەوڕۆکەمە کە کوردین کە پارتینە بەس ئەوە حەقیقەتە دەبێت ئەمە بزانین باشە کاک شیروان موچە خۆرانی هەرێمی کوردستان بکرێتە ئاماژ لەو هەندێک لایانی سیاسی
بەڕست شێوان دووبەردانی پەرلەمانتاری عێراق لە دهۆکەوە لەگەڵ مام و سوپاس بۆ ئەمەدەبنی بەڕستان بەخێر بن.